لە خانەی ساوایان 24 مناڵی ساوا لە تەمەنی 1 ڕۆژە بۆ 4 ساڵ بەخێوەکرێن خزمەتەکرێن لە خانەی کوڕان 35 منداڵ کە لە تەمەنی 4 بۆ 18 ساڵن لە خانەی کچان ژمارەی منداڵان بریتین لە 15 منداڵی ناوخانە و 13 منداڵی دەرەوەی خانە لە خانەی بە ساڵاتچوان کە بۆ پیا و تەمەنی 6 ساڵ بەرەوسەر ئەوانەی کە هیچ خێزانێکیان نیە هیچ لانەیەکیان نییە و بۆ ئافرەت 55 ساڵ بەرەوسەر 38 بە ساڵاتچوو سوودمەندن لەو 38 هەژدەیان بە ساڵاتچووی پەککەوتن لە ڕاستیا کارمەندان خزمەتێکی زۆر گەورەی ئینسانیەکەن ئێمە لە کۆی 30,000 سوودمەند نزیکەی 25,000 فۆرمیان بۆ پڕکراوەتەوە یعنی کارەکە لای ئێمە لە 1970 تەواو بووە ئەوەی پەیوەندی بە لیژنە پزیشکیەکانەوەی وەزارەتی تەندروستیان بەڕێوەبەراتی گشتیەکانی تەندروستی سنووری پارێزگای سلێمانی تا ئێستا توانیانە لە ناو شاری سلێمانی لیژنە دروستکەن بۆ ناو شاری سلێمانی لە کۆتایی نزیک بووینەتەوە نزیکەی 12,000 هاوڵاتی خانپێداویستی تایبەت چوونەتە بەردەم لیژنە پزیشکیەکان و 10,000 فۆرم گەڕاوەتەوە ماوەتەوە لە دەرەوەی شاری سلێمانی کە بێ لیژنەکان پێک بێن و پرۆسەکە بەردەوام بێت. سەرۆکی ئەمریکا وتاری ماڵ ئاوایی پێشکەش کرد و تێیدا ڕایگەیاند کە ئەو کەسانی